کچوو کوڕانی کۆلێژی تەکنیکی شەقڵاوە بەم شێوازە قیت و قۆس کەشخەوڕێک ڕۆژانە لە کۆلێژی تەکنیکی شەقڵاوە لە بەشی پرۆتۆکۆل کە یەکەم جارە لە سەراستی هەرێمی کوردستان و عێراق لەم بەشە لە هەرێمی کوردستان کراوەتەوە. جا ئەوان ڕۆژانە بەم شێوازە وانەکانیان دەخوێن و جیا لەوانەی تەکنیکی من بۆ زانیاری زیاتر دەمەوێت قسە لەگەڵ دکتۆر ڕزگار سەرۆکی بەشەکە بکەم. دکتۆر دەمەوێت پێم بڵێ ئەمە ناو بنین یەک پۆشی یان پرۆتۆکۆل؟ خێراتن سەرچەوە. زۆر سپاس. قسمیمە بەشی پرۆتۆکۆل و شیاندنی دیبلۆماسیە یەک پۆشی بەشێکل بيجين مستلزمات الطلبة تبيا يك بوشي بيتن هم قال عندي داني نوع باش ما يك بوشي نوع باش ما بروتوكولا. باشا دكتور ليرا أو بيشنياري أو يك بوشيا پێشنیاری ئێوە بوو یاخود پێشنیاری خوێندکارەکان بوو یان پێشنیاری چێ بوو و جلوبەرگەکانیش چین کە دەبێت لەو بەشە ئیلتیزامن پێوە وەکو پێشنیار نەپێشنیارەمە و نەپێشنیارە قوتابیانە وەکو مستلزماتێت کە یەکێک پرۆتۆکۆلی شۆتکەتن مەزهەری خارجی زۆر مهمە عادەتەن مرۆکەیەکی دوێنیتن تەرکیزەمە سەر بێژین مەزهەرەویە خارجیە و ئەگەر تو دیقەتیش بدەی یەک پۆشیا یان بێژین قاتۆڕیبات بۆ پێشوازی تشتێکی زۆرە جوانە. ما اختيار ما بار قلت تشكونا مرحلة دونا مرحلة كي رما قلت حساب خوب كان بو مرحلة دوية هنك تبيا قاطع رباطة بكنا برخو بس بو رنجا ما رنجت اختيار كلا حلوة وهاشا رنجت فرمي راشني لي رصاصي أو قهوينا ما أوتشار رنجا اختيار ده قطابي ما قلت ينكو كيش رنج بيخوشة جا وان بخو لو أنا أوركاني برشيت هذا سوي برصاصي بين اختيار ده سوان ده. باشا دكتور مادام باباسي بروتوكول بكين شێوازی لێرە شێوازی خوێندنیوانەکان زیاتر بە بڵێن شێوازێکی کرداریان خو شێوازێکی پراکتیکیە عادەتەن مەرحەلەیەکی چونکو سیستەمەکە بۆڵۆنایە الکۆرسی یەکەم هەندێک دەرسی هاتیە فارسکردن سەرمە و بۆ سەمستەری دووەم ئەم پێڕۆنە گەیشتینە زۆر ئەمەلیا پێ بکەین بەس مەرحەلە دوێ کە بێژینەوە ساڵە دوێ و شەڵاب بچنە مەرحەلە سێ و چوارێشێ نە هەمە دەرسا نیوە عەمەلیە و نیوە نەزاریە. باشە دکتۆر بابەتێکێ لە بابەتی پرۆتۆکۆل لە زۆر بەجار دەبینین یاخود ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە بابەتە پرۆتۆکۆل بە شێوازێک لە شێوازەکان وەکو لایەنێکی ئەمنی مامەڵە لەگەڵ میێوانەکان یاخود لەگەڵ خەڵکی ئەو دەوروبەرە دەکەن کە وەفدێک دێت یاخود میوانێک دێت یاخود هەر مەراسیمێکەیە نا یاما وەکو ئەکادمی وەکو لایەنێ عەلمیەکەی و خوش شولا پرۆتۆکۆلێژی ئەوە جەنابەتت بێژیتن ئەوە تێدانینەوە زیاتر شولا جماعەتێت بێژینێت ئەمنینە نەکێت پرۆتۆکۆل ئەم دێت تەڵەبێت خۆ فێرکەین دەکو پێشوازیل خەلکیکەن دەکو پێشوازیل میوانەکەن دەکۆ ڕێزا میوان ئاگرن دەکۆ شوێنجەوەکیوە تو بۆ میوانەی دروست بکەین کە ئەو میوانە دڵخۆشی بهێتە ئەجا چه سەرۆک بیتن چه میوانێکی دیکەنە بیتن دڵخۆشی بهێت و دڵخۆشیشی بچیتە ئەم هیچ دەرسەکەمە ئەو بابەتی تت بێژی ئەوە تێدانینەژ غەیری هەندێک کاتبیا فێرە ئەتەکێتە و پرۆتۆکۆلەکە یا دیبلۆماسیە زۆرە جوان ببێت. زۆر سپاس دکتۆر ڕزگار سەرۆکی بەشی پرۆتۆکۆل لە کۆلێژ تەکنیکی شەقڵاوە ئەوان بە دوو دەوام لە دەوامی بەیانیان و ئێواران زیاتر لە 50 خوێندکار و قوتابی ڕۆژانە بەم شێوازە وانەکانی خۆیان دەخوێنن.